خۆتان لێبێ ئەم کاتتان باش وەکو ئەزانین کتێب گرنگێکی زۆری هەیە لە ژیانی مرۆڤاتیە چونکە تاکە چارەسەرە بۆ کێشە کۆمەڵایەتیەکان زانستیەکان و دەرونیەکان لەبەرەم گرنگیانە ئێمە لەم تەمەنەدا دەستمان بڕێ و پرۆژەی خوێندنەوە و بە هەموو شێوەیەک بەردەوامی لەسەری بۆی ژیان بە شێوەیەکی جوانتر و ڕوونتر ببین. ئەوەی کە جێگای خۆشحاڵیە لە 25/5/2014 هەستان بە سازدانی ڕۆڕەسمێ بۆ پرۆژەی خوێندنەوە کە تێیدا هەموو خوێندکاران خەڵاتیان کە ئەویش ئینسایکلۆپیدیایەکی مێژووی بوو کە یەکێکە لەو کتێبە نادار و سودبەخشانەی کە لە ئێستادا هەیە و هەروەها ئێمە ئەبێ ئەوە لایەن نەکەین کە بەڕێوەبردننی ئەم ڕۆڕەسمە لەبەر ئەو بکە زیاتر هانی قوتابیان بین بۆ بەڕێوەپێشتنی خوێندنەوە و کتێبەوە. فەرموو بۆ بینینی چەند دیوەرێکی ئەم ڕۆڕەسمە. زۆر سپاسی هەموو مامۆستایان کارمەندانی قوتابخانەکە بکەم کە بەردەوام لە هەوڵی پێشبردننی قوتابخانەدان بە تایبەتی مامۆستاستەوە کە تاوەتی بیرۆکەی ئەم کارەیە دەستیمان بوو تا دەپوشم چاوەڕێی کاری زیاتر ملیۆی خۆس قوتابیان سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەوڵمان بووتان دووبارە بەخێر سەرچاو و ئاوکاریەوەی خوێندکار کە بەردار بوون لەو خوێندنەوەی کتێبە چکە بەڕاستی گەورەی سەرمایە بۆ ئینسانەکان و ئەوەی کە کۆتاییە زانست و زانیاریە ژمارەکەی خوێندنەوەی کتێبەکان تۆ دەتوانیت زۆرترین زانیاری بۆ خۆت زیادکەیتی ئەوە سەرمایەکە هەمیشە پێویست پێوێت و هەمیشە بۆ دەتوانیت خۆت دەوڵەمەندکەی و بتوانیت شارەزایی لە هەموو بوارەکان چ بواری مێژوو بێت چ ئایا لە نەتەوەکەی خۆت بێ یا نەتەوەکانی تر بێت یا بابەتەکانی تر بێت کۆمەڵایەتی بێ یا دەرونی بێ هەموو بابەتی هەرگیز سەردامە نەوێنە بۆ نەریتی یاسایی یاخود نەریتی چەند ساڵەی گەلە نەوەست بەڵکو خۆت بە ئازاد بە وە کۆڵمە دەربە و هەرگیزیش کۆڵمەدە لە پێناو ئامانجەکاندا بەڵکو بەرەو پێش بڕۆ ئەمە یەکێکە لەو وتانەی کە لە خوێندنەوەی کتێبی جاناسانی نەوەزدا لێوی کتێبن ئەم کتێبە لە خوێندنی ساڵ 2014 بۆ 2015 لە کورس یەکەمدا خوێندنەوەمان لەسەری کردووە و هەروەها چەندی مناقەشە و گفتوگۆمان لەسەری کردووە فەرموون ئێوە چەندی منێک لە کاتی خوێندنەوەی قوتابیان بۆ کتێبەکە ئەوە جۆرێک لە ناومێدی و کەسانی و شتە دەرەخات کە هەی بۆ لەبەرەوە ئاواتی کردی بوو کاتێک کە تۆ ئەوە دەبێشی خۆدا بخۆکانی بێگومان تۆ ناگی بۆ ئامادە ئەبێ ئامانجە بێگومان بێت ئەوە لە تو خۆدا دابنی کە من ئەگەم بەوە لەو بڕاری کە سەرتایە پەشیمانە بێتەوەی کە بڕیارێتە داوایانەوەی کە ویستێتی بیگەێ پەشیمانە بێتەوەن بەڵام ئەمیش هەروەک ئەو هەروەک بۆنە بیشوتێنی بەمرۆ دوای پەشیمان بۆنە پەشیمانە بێتە لەو کارێکە ناتوانێت وەستەکە کە ناتوانێت ئەو کارە جێبەجێ بکاتیان بەلایەوە زۆر قوسە جێبەجێکردنی ئەو کارێکیکە بەڵام هیچ شتێک بۆ مرۆڤەکان قورس نییە هەموو کەسێک دەتوانێت ئەوەی کە هەیەی لە دنیایەتی بۆ هێزەی کە هەیەی جێبەجێکانەوە بۆنە لەوەی نمونەیە ئاڵێڵێ کە دەنگێکی بەرز لە ناخیەوە هات یعنی خۆی کاڵێت ئارام بووە بۆ ئیشێکە بردونەوە دیارە بۆ پێشترە و ئیشێ بۆ بجێنان بەڵام دوای ئەو هەستەی کە لە ناخیا هەستی پێ کردووە یعنی ئەوە هەوڵ یعنی ئەوە وای لێ کردووە کە هەوڵی زیاتر بە بۆی بۆ شتانە بکات کە دژوارترین کار لەم دنیای ئەوەیە کە باڵندەی قەناعەت پێ بکەیت کە ئازادە گەر بۆ ماوەیەکی کەمیش بێت خۆت ئەوە تاقی بکەوە دەزانێت کە ئەمە ڕاستە بۆچی قەناعەت پێکردنی یەکێکی دی بەم حەقیقەتە دژوارە
کاتە جۆناسان ئەویست مامۆستا هەوڵ بدات بۆ ئەوەی کە بەرز بفرێت و مامۆستا وەک باڵندەکانی کە نەبێت هەر بخوات و بخەوێت لە زەویدا ئەو مامۆستا ئەویست هەوڵ بدات و شتی نوێ تاقی بکاتەوە بەڵام باڵندەکانی کە جۆناسانی ئەچۆسانەوە مامۆستا چەندی جار ڕێگریان لێ ئەکرێت بۆی کە ئەو کارە نەکات. باشە دەست خۆش کامتان ئەو باز لە ڕابردووە کاتۆگەر کەسانێکی لە خۆ گەورتر بە وەپیران لە ڕابردووە کارێکیان کردبێت تۆ بێ هەوڵی کاری نوێتر دۆزیتەوە نەگەر لەسەر ڕێبازە بەردەوام بیت. نەبێت وەستا خەون و ئاواتەکانی خۆت بێنیت چندێک هێز مامۆستا ئەوڵێ هێزم لێ ناتوانم ئەو بکەم بەڵام سا تۆ بێ هەر هەوڵ بیتا و کۆبیت ئامانج ئەبێت بڕات بە خۆت هەبێت بۆی کە ئەو خۆنی کە هاتە بەدی بێنیت نەک بچیتەوە بڵێ من ناتوانم باوکم ڕاستەکە ئەبێت بچمەوە ناو گەلەکەی خۆم و لەگەڵ ئەوان بژیم. مامۆستا ساوت کە توێدایکی پێ ئەڵە واز بێنە مامۆستا خۆتوانێت جۆ لە چواردەوەرەکەی بگرێ بەڵام باکاری پێ نەکات هەر سوود و زانیاری زیاتر وەرگێوە لەوەی کە واز لە خەونەکەی بێنە چەندها کەسمان هەبوو کە لاوازترین کەس بوو کە بوو بە بەهێزترین کەس لەم جیهانەدا هەویشە توانێت ببێتە کە کەسێک کە یەکەم بێت ناو هەموو باڵندەکانە بۆ بەرزفڕێن و بۆ هەموو ئاستێک لە ژیان ئەگەر کەسانی لەروبەرش بێتەوە ناوێت بڵێ من هێز لە جستانی لە ئیرادەیە مامۆستا چەندە ئاواتەکەت گەورە بێت تۆ بێ زیاتر لە هۆکاری لێدە لە سەد زیاتر لە هەزار هۆکاریشان دێ بۆی تۆ پێ بڵێنە تۆ خۆشم بۆ کاریکان جارێدا جگەلەوە ئەو دێ بۆی کە بگەڕێتەوە ناخێزانەکەی واز لە ئەندامێکی خۆی هێنێ ئەڵێ من باڵێکم پێوە نییە وەکو باڵی باز ئەو کاتە وازی لە شتێک هێناوە وازی لە ئەندامێکی جەستەی هێناوە تەنها بۆی بگەڕێتەوە ناخێزانەکەی و خۆش ببێت. مامۆستا لێرە ئەڵێ من ئاسوودەم بۆی کە وەکووان درێژم ناو گەلەکەمە مامۆستا ئەم ویستی جیاواز بێ ینی ویستی کاتێککە بفرێت جیاواز بێ لەوانی تر بەڵام ئەو بە قسەی خۆی نەکرد بە قسەی ڕاکی نەکرد لەگەڵ ئەوانی ترا بوو چۆن ئەو گەلەکەیەوە ئەمە ژوەیە کە ناخێ شتێک دروست بێت کە هەست بکا کە ئەم جیاوازە ئێستا ئەو نووسراوە واتایەوە ئاگەینێت کە هەر کەسێک لە ئێمە ئاواتێکی خۆی هەبێت ئەبێ لەم دابوونەریتە کوردیانە بشکێنێت و بە دوای ئاواتەکەی کەوێت چکە بەڕاستی لە وڵاتی ئێمە بیرۆژن لە قسەی خەڵکی ترسێ ژنی کەڵاودراو لە قسەی خەڵکی ترسێ کچێکەمان بێتەوە لە قسەی خەڵکی ترسێ بەسە خەڵکی خۆیان لە قسەی خۆیان نەترسن تاکە ئێمەوە بێت پێویستە ئێمە ئەو بەندانە بشکێنی کە قاچێمیان بەسۆتۆ نایەنێت بڕۆن بەرەو ئاتەکەنە. زیندانێکی تاریک و بەندی کۆیلایەتی بەڵام هەموو بوونەوەرەکان ناتوانن بەرگەی ئەو ئازادی و ئەو فڕینە بکردن و ناشیانەوێت باوەڕ بەوە بێنن کە ئازادن. ئەوەتانێ جەناسان بە حەسرەتەوە دەڵێت نازانم بۆچی دژوارترین کار لەم ژیانەدا ئەوەیە باڵندەیە قەناعەت پێ بکەیت کە ئازادە گەر بۆ ماوەیەکی کەمیش خۆی ئەمە تاقی بکاتەوە. دەزانێت کە ئەمە ڕاستە بۆچی قەناعەت پێکردنی یەکێکی دی بەم حقیقەتە هێندە دژوارە. ئەمە هۆکارەکەی دەبێتەوە بۆەوە کە باڵندەکانی تریان هەر کەسێکی تر ئەم شتی لە دڵی خۆیان نەچەسبانە بۆیە هیچ باوەڕێکی پێ نییە کە ئەمیر ئێستا شتە لە دڵی خۆیان نەچەسبانم هیچ باوەڕێکم پێ نییە ئەگەر تاقیشی بکەمەوە بزانم ڕاستە هەر ئەڵێم وان کات. پێویستە هەموو کەسێک ئازادێکی هەبێ لە ناوی خوا ئەگەر ئەو کەسێک ئێستا بۆ ناگەر ئاواتێکم هەبێ ئەگەر ناتوانم ئەو ئاواتم بێنمەتی ئەوە ئازاد نیم لە ناخی خۆما چکە هەموو کەسێک توان لە ناخی خۆیەوە ینی جانیوان ڕێگریەک هەیە لە بەردەمیان بەڵام بێ ئەو ڕێگریانە تێبشکێنێت و بەلای ئازادێکی باشە. هەر کاتێک کە ئاواتێک لە دڵتا بۆ بتێ بینێ پێی ئاواتەکەت بێنیتە دی پێویست ناکە قسانەی کە لە دەوروبەر گوێ پێ بێت تەنها ئەوەیە کە لە دڵتا چەسپاوی هەیە. زۆر خۆشحاڵین کە ئەم ساڵتوانی مەکتەبخانە بکەینەوە بە هاوکاری مامۆستایان و کەسانی ڕۆشنبیر کە بە ناوی شیراز ڕەسوڵ یەکێکە لە قوتابیە کۆچکردەکانی ئەم قوتابخانە.
لە کورسی دۆمی خوێندندا مامۆستا داوای لێ کردین هەر خوێندکارە کتێبێک یان چەند کتێبێک هەڵبژێرە و بیخوێنێتەوە خۆشحاڵانە زۆربەی خوێندکاران توانیان ئەم کارە بەڕێوە بەرن و سەرکەوتو بنتیان ئێمە واز لە ئامانجەکانمان ناهێن ئۆمانی بەرداوە بێ بەرەو داهاتوێکی گەشتن زۆر سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوو کاتێکی خۆش بە هەموو لایە خواتان لەگەڵ